سڵاوتانە بێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەمە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ کۆبوونەوەی دادخوازانی دێولان لەسەر مەزاری ڕەزا لوتفی یانەدەستانی سارۆ سوزەنی هونەرمەند و بەندکراوێکی شۆڕەشی ژینا لە شاری سنا دەست بەسەرکردنی فەرەیدون نەبی گواستنەوەی بۆ زیندانی نەغەدا ڕێپێوانی هەزاران کەسی خەڵکی باکووری کوردستان بەرەو سنوورەکانی کۆبانی شەڕ و پێکدادانی قورس لە نێوان شەربانان و تەرۆریستانی ئاردۆغان لا کۆبانی کۆبوونەوەی کادری دەرمان لە ناوەندەکانی بەهداشت و دەرمانی ئەحواز ناڕزایەتی کانونی نووسەرانی ئێران لە ئاز ئیعدامەکان لە ئێران لە سێدارەزانی سێ بەندکراو لە قەزوێنی و ئەحواز بەرنامەی دەوڵەت بۆ گەیاندنی نرخی دۆلار بۆ 90,000 تمەن و واسێنانی 35 بۆ 40,000 پزیشکی ئێرانی لە پیشەکانیان. کۆبوونەوەی دادخوازانی دێولان لەسەر مەزاری ڕەزا لوتفی ڕۆژی پێنجشەممە 13 بەفرامبەر نەماڵەی هەمیشە زیندوو ڕەزا لوتفی هاوڕێ لەگەڵ دادخوازانی دێولان لەسەر مەزاری ئۆگیان بەخت کردووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ڕۆژی پێنجشەممە هاوکات بوو لەگەڵ ساڕۆژی لەجایکبوونی ڕەزا لوتفی و بۆ بۆنەوە نەماڵەی ئۆگیان بەخت کردووە هاوڕێ لەگەڵ دادخوازانی دێولان و کۆمەڵێک لە شالەکانی سیاسی و مەدەنی لەسەر مەزاری کۆبوونەوە و سرودی ئەی شەهیدان و چەند سرودی شۆڕەشگەرانی دیکەیان خوێند. گیانەدەستانی سارۆ سوزەنی هونەرمەند و بەندکراوێکی شۆڕەشی ژینا لە شاری سنا لە ڕۆژانی ڕابردوودا سارۆ سوزەنی هونەرمەند و بەندکراوی سەردەمی شۆڕەشی ژینا لە شاری سنا بەهۆی ڕووزاوی هاتوچۆگیانی لەدەستا و ڕۆژی هەینی 14 بەفرامبەر مەراسمی ناشتنی تەرمی ئەو مرۆڤ ئازادی خوازە بە بەشداری بەرینی خەڵک لە شاری سەقەز بەڕێوەچوو. سارۆ سوزەنی لە هونەرمەندانی گەنج و پڕ لە هیوای کوردستان بووکە لە سەردەمی شۆڕەشی ژینا دەست بەسەر و دواتر بە دانانی وەسێقە ئازادکرا بوو. ناوبراو پاش ماوەیەک دادگای کرا و دەستگای قەزای ڕژیم سزای 3 ساڵ زیندانی تاعلیقی بەسەریدا سەپاند. ڕۆژی ڕابردوو مەراسمی پرسە و سەرخۆشی سارۆ بە بەشداری بەرینی خەڵک و خوێندنی سرودی شۆڕەشگەرانە لە گۆڕستانی شاری سەقەز بەڕێوەچوو. دەست بەسەرکردنی فەرەیدون نەبی و گواستنەوەی بۆ زیندانی نەغەدا ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 13 بەفرامبەری ساڵی 1403 فەرەیدون نەبی هاوڵاتی تەمەن 22 ساڵی خەڵکی پیرانشار کە پێشتر حکمی 7 ساڵ و 11 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا بوو دەست بەسەر و بۆ زیندانی نەغەدا گوازرایەوە. فەرەیدون نەبی بە تۆمەتەکانی ئەندامەتی لە یەکێک لە حەزبەنێرەکانی ڕژیم بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی و ئاژاوەگێڕی بە 43 مانگ زیندان و لە دۆسیەکی دیکەدا بە تۆمەتی تێکدانی یاسایشی گشتی و بێڕێزی بە ڕێبەری بە 6 مانگ زیندانی تەعزیری و پەرداختی 2.5 ملیۆن جەریمەی ماڵی مەحکوم کرا. ڕێپێوانی هەزاران کەسی خەڵکی باکووری کوردستان بەرەو سنوورەکانی کۆبانی ڕۆژی هەینی 14 بەفرامبەر هەزاران شارۆمەندی باکووری کوردستان لە ناوچەیە پرسووسەوە بەرەو سنوورەکانی کۆبانی ڕێپێوانیان کرد. بەپێ راپۆرتی مێدیاکانی باکووری کوردستان هەزاران شارۆمەند هاوڕێ لەگەڵ شالەکانی سیاسی و مەدەنی سەرۆکی حەزبی سۆسیالیستەکانی تورکیا و نوێنەرانی ڕێکخراوە مەدەنی و سیاسیەکانی باکووری کوردستان بە دروشمی بژی بەرخۆزانی ڕۆژاوە و ژن ژیان ئازادی لە شاری پێرسووسەوە بەرەو سنوورەکانی کۆبانی بەڕێکەوتن و خوازیاری ئاشتی و ئازادی و کۆتایی هێنان بە شەڕ و داگیرکاری بوون. شەڕ و پێکدادانی قورس لە نێوان شێربانان و تەرۆریستانی سەر بە ئەردۆغان لە کۆبانی ڕۆژی پێنجشەممە 13 بەفرامبەر تەرۆریستانی ئیسلامگەرا بە پشتیوانی ئەرتەشی تورکیا هێرشیان کردە سەر بەنداوی تەشرین و 3 گوندی سرێکانی و شەڕێکی قورس ڕوویدا و شێربانان گورزی کوشەندەیان لە تەرۆریستان وەشاند.
بە وتەی هەناوەندی مێدیایی و ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک، ئەرتەشی تورکیا و گروپە جیهادیەکان هێرشێکی گەورەیان کردووەتە سەر چەندین گوند لە نزیک منبج و کۆبانی و پاش شەڕێکی قورس 74 چەکداری سەر بە تورکیا کوژراون و 11 شێروانی یەپەژە شەهید بوون. بە پێزانیاریەکان 30 چەکداری سووری خۆیان ڕادەستی هێزەکانی سووریای دموکراتیک کردووە و لەوێوە پەیوەست بە خێزانەکانیان لە حومس و حەما بوون. دەوڵەتی تورک بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ شێروانان چەکدارانی چەچینی و ئۆزبەکی بەکارهێناوە، بەڵام شکستیان خواردووە و هەڵاتون. لە وەڵامی شکستەکان ئەرتەشی تورکیا لە ڕێگای پەهبادەوە شۆرای شاری شارۆچکەی حوریەی لا شارستانی تەبقا لە نزیک ڕەقا بردومان کردووە. کۆبوونەوەی کادری دەرمان لە ناوەندەکانی بێهداشت و دەرمانی ئەهواز. ڕۆژی هەینی 14 بەفرەمبەر کادری دەرمانی شاغڵ لە ناوەندەکانی بێهداشت و دەرمانی ئەهواز لە نارزایەتی بە نەزانی جەخوازیەکانیان کۆبوونەوە. کادری دەرمانی ئەهواز بە بەدەستەوەگرتنی پلاکارد، خوازیاری پەردەختی داخوازیە دۆخراوەکان، زیادکردنی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پەیدانی بیمەی تەکمیلی، پەردەختی پاداش و سەنەوات و گۆڕانی دۆخی پیشەییان بوون. ناڕزایەتی کانونی نووسەرانی ئێران لە ئازی عەدامەکان لە ئێران. کانونی نووسەرانی ئێران لە بەیاننامەیەکدا وێڕای ڕەخنەگرتن لە وەحشیگەری دەستگای قەزای کۆماری ئیسلامی ئیعدامی سەدان کەسیان لە ساڵی 2024 زاینی بە توندی شەرمەزار کرد. کانونی نووسەرانی ئێران لە بەیاننامەکەیدا وێڕای ئاماژەدان بە مێژووی کۆماری ئیسلامی و کۆمەڵ کۆشکردنی بەنسکراوانی سیاسی لە دەیە 60 ڕایگەیاند. دەنگی فیشەک و کاتژمێری مەرگی بەرەبەیان بووەتە بەشێکی قورس و قایم لە جەستەی بۆگانی ئەو ڕژیمە کۆنەپەرستە کە جنایەتەکانی لە ژێرناوی دین و خۆدا ئەنجام دەدات. کانونی نووسەرانی ئێران لە کۆتایی بەیاننامەکەیدا پشتیوانی خۆیان لە کارزاری سێشەمانەینا بۆ ئیعدام دەربڕی و خوازیاری هەڵوەشانەوەی حکومی ئیعدامی وریشە مۆرادی، پاخشان عەزیزی و هەموو بەندکراوانی مەحکوم بە ئیعدام بوون. لە سێدارەزانی سێ بەندکراو لە قەزوێن و ئەهواز. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئیعدامی سێ بەندکراو لە زیندانەکانی قەزوێن و سپیداری ئەهواز بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقاز جێبەجێ کراوە. بەپێ راپۆرتەکان 5 بەندکراو لە زیندانی قەزوێن بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر ئیعدام کراون کە ناسناوی سێ کەسیان پێشتر بڵاو کراوەتەوە و ناسناوی دوو کەسی دیکەیان بریتیە لە ڕەمزی بەیک سەوار تەمەن 25 ساڵ و خەڵکی ئەفغانستان، عەلی مۆرادی خەڵکی بەندەر عەباس. هەروەها بەندکراوێک لە زیندانی سپیداری ئەهواز بە تۆمەتی کوشتنی بانقەز لە سێدارەدراوە و هەواڵەکە هێشتا لەلایەن مێدیاکانی دەستگای قەزاییەوە بڵاو نەکراوەتەوە. راپۆرتێکی ناخەژێن لەسەر بارودۆخی خەڵکی سیستان و بەلوچستان. محەممەد ڕەزا واعێز مەهدەوی ڕۆژی پێنجشەممە 13 بەفرەمبەر ڕایگەیاند 70% جەمعیەتی گوندنشینی سیستان و بەلوچستان لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و 40% کشانی ئەو پارێزگایە بەهۆی نەبوونی دەبیرستان وازیان لە خوێندن هێناوە. هەروەها پێوەری ئومێد بە ژیان لەو پارێزگایە تەنیا 67% تۆمار کراوە. ڕێکخراوی حاڵبەش ڕۆژی ڕابردوو ئاماری شارۆمەندانی قوربانی توندوتیژی هێزەکانی ڕژیم لەو ئۆستانێ بڵاو کردەوە و بە پێو راپۆرتە لە ساڵی 2024 زاینیدا 236 هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم و تەقینەوەی مین کوژراون و بریندار بوون. لەو ڕێژەیە 122 کەس گیانیان نەدەستەوە و 114 کەس بریندار بوون. هەروەها 8 ژن و 14 منداڵ لەلایەن بنەماڵە یان هێزەکانی ڕژیم کوژراون و 7 ژن و 8 منداڵی دیکەش بریندار بوون. شاینی باسەکە دەیان هاوڵاتی ئەفغانستانیش بەهۆی دەستڕێژی گولەی هەنگی مەرزی و تەقینەوەی مین لەو پارێزگایە بوونەتە قوربانی کە ئامارەکەیان بەجیا تۆمار کراوە. بەرنامەی دەوڵەت بۆ گەیاندنی نرخی دۆلار بۆ 90,000 تمەن.
بە وتەی کارناسانی یابووری دەوڵەت بە وەلانانی ئەرزی نیمایی جێیەوێت نرخی دۆلار بگەنێتە 90,000 تمەن و بەو شێوەیە نرخی 480 قەڵەم پێداویستی زەروری ژیان چەند هێندە بەرز دەبێتەوە. بە وتەی کارناسانی بواری یابووری گرانکردنی نرخی گازۆئیل لە ڕۆژانی ڕابردوو بۆ لیتری 28,520 تمەن کاریگەری لەسەر نرخی پێداویستە زەروریەکانی ژیان داناوە و ئەگەر دەوڵەت ئەرزی نیمایی لە ساڵی داهاتوودا وەلا بنێت شەپۆلێک لە گرانی وڵات دەگرێتەوە. گرانی لە ڕادەبەدەر ژیانی ملیۆنان کرێکار و چینی هەژاری کۆمەڵگای خستووەتە مەترسیەوە، بەڵام ڕێبەرانی کۆماری ئیسلامی هێشتا باس لە یارمەتیدان و بەهێزکردنی بەرەی مقاومە دەکەن. ڕۆژی ڕابردوو فڕۆکەکی پڕ لە دۆلاری ماهان لە فڕۆکەخانەی بەیروت لە لۆبنان نیشتەوە و ئەرتەشیە وڵاتە دەستی بەسەر پارە نێردراوەکانی کۆماری ئیسلامی بۆ حیزبۆڵای لۆبنان داگرت. واسێنانی 35 بۆ 40,000 پزیشکی ئێرانی لە پیشەکانیان. بە وتەی وتەبێژی نیزام پزیشکی 35 تا 40,000 پزیشک لە ئێران بەهۆی خراپی دۆخی معیشەتی و کەمی داهات وازیان لە پیشەکانیان هێناوە. بەپێ ڕاپۆرسەکان لە ئێران 100,000 پزیشکی گشتی بوونی هەیەکە زۆرتر لە 12,000 یان لە ماوەی ڕەزیدنتیان بەسەر دەبن. 50,000 پیشەیان هەیە و لەو 100,000 پزیشکە زیاتر لە 35 بۆ 40,000 کەسیان وازیان لە پیشەکانیان هێناوە. بە وتەی ئەو بەرپرسە دەوڵەتیە زۆربەی ئەم پزیشکانە بەهۆی خراپی دۆخی معیشەتی و کەمی داهات پیشەکانیان گۆڕیوە یان بۆ جەرەوەی وڵات کۆچیان کردووە. دووە هەواڵ خۆپێشاندانی خەڵکی سویدا دژ بە دەوڵەتی نوێ سووریا. ڕۆژی هەینی 14 بەفرانباری 1403 سەدان کەس لە خەڵکی ئۆستانی سویدای سووریا دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی نوێ سووریا ڕۆژانە سەرشەقام و خۆپێشاندانیان کرد. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری هەوڵدانی ڕژیم بۆ باشترکردنی دۆخی یابووری بوون و دەستێوەردانەکانی دەوڵەتی ئەحمەد شەرع لە سیستمی پەروەردەیان بە توندی مەحکوم کرد. خۆپێشاندەران هەروەها خوازیاری دامەزراندنی حکوومەتێک بوون کە هەموو نەتەوەکانی سووریا لەسەر بنەمای دیمۆکراسی لەخۆ بگرێت و بنەماکانی مافی مرۆڤ بپارێزێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و سوودەبن.